بەهۆی قەرزی کارەباوە بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی کارەبای بەشێک لە دوکانەکانی ناو بازاڕی سلێمانی بڕیوە. سزاکە بۆ ئەو دوکانانەیە کە 2 ملیۆن دینار زیاتر قەرزی کارەبایان لەسەرە. دوکاندارەکانی سلێمانی 3 داواکاریان هەیە. یەکەم، مانگانە پارەی کارەبا لە کاتی خۆی دابێتەوە و لەسەریان کەڵەکە نەکەن. دووەم، ئەو قەرزانەی لایەنە بکرێت بە قیستی 12 مانگ نەوەک وەکو ئێستا کە داوایان لێکراوە بە 3 قیست قەرزەکانیان بدەنەوە. سێهەم، جیاوازی لە نرخی کارەبای ئەوان و کارگەکان بکرێت و لە 154 دینارەوە بۆ 80 دینار بۆ هەر یەکەیە کەم بکرێتەوە. من ێستا خۆمان تقریبا نزیکی 2 ملیۆنی بۆ 3 ملیۆنمان لایە. ئەوە بۆ هاتن کارەباکانیان بڕین لەبەرەوەی کە بە یەک جار بیین. ئێمە داوامان کرد بۆمان بکەن بە قیزان بە قیسێکی درێژخایەن، بەڵام ئەوە بوو کارەبای بەشێکی دوکانارەکانی دراوسێن بڕیان. ئیتر نازانم هەر حسابی معاملە و کارگەکانمان بۆکەن لە پێوەرەکەیە. ئێمە بژێوی ژامان لەسەر ڕۆژانەیە، ڕۆژانەکەشمان دیاریکراوە بازاڕەکە ئیش و کارەکەش گزە، ئەو بۆیە ناتوانین بە یەک جار هەمووی بین. ئەکید لە سەرمان قورسە بێت و شتێکی باش نیەمە. کۆمەڵەی کاسبکارانی بازاڕی سلێمانی لەسەر ئەو کارەی کارەبای شارەکەیان کردی نیگەران و دەڵێن پێویست بۆ حکومەت ڕەچاوی دۆخی خراپی کاسبکاران بکات. داواکردنی ئەو قەرزە زۆرە لە ئێستادا لە توانای کاسبکاراندا بەدەرە و ئەگەر قیستەکان زیاد نەکەن ناتوانن ئەو بڕەپارە زۆرە بە 3 جار بگەڕێنەوە. لە هەفتەی ڕابردوو بەڕێوەبەرایەتی کارەبا لە ڕێی لیژنەکانیەوە دەستیان کردووە بە بڕینی کارەبای ئەو شوێنانە. بەڕاستی بۆیە ئێمە ئێستا لە ئێستایا ئەو کنگرە ڕۆژنامەوانێمان ئەنجامدا کە یەکێک لە داواکاریەکانمان ئەوەیە هەڵکردنەوەی کارەباکانیانە و درێژکردنەوەی قیستی ئەو پارەی کە لەلایەنە بۆ 12 قیست، چونکە لە ماوەی ڕابردوو ئەو پارەی کە لەلایەن بووە بە 3 قیست لێیان وەرگیراوە. ئەو داواکارانی ئێمە شتێکی ئەوەندە ئاسانە کە هەر نەکرێت. کارەبا چی ئەگەر هات و کابرا لە 2 ملیۆن زیاتری بێ 5 ملیۆن 6 ملیۆنی هەبێ بکرێ بە 10 قیست بە 12 قیست چی تیا هەیە؟ خەیچێ با بۆی بکرێت کابرا ئەمڕۆ نیەتی. دووەمیە خەڵک بژێوی ژیانی ئەمڕۆ چۆن ناو بازار خەڵک بێزارە. ئەوە حاڵی موچەخۆرەکانی شاکە لە ساڵێکە 11 درێ و 12کەشی وە خەریک کارڕوا. ئەو بڕیارە ماوەی زیاتر لە مانگێکە کارەبای سلێمانی جێبەجێ کردووە. پێشتر ئەو شوێنە بازرگانیانەی زیاتر لە 4 ملیۆن دینار قەرزار بوون کارەباکانیان بڕا، بەتایبەت ئەلوەی سلێمانی. بە پلەبەندی کارەبای سلێمانی دەیەوێت قەرزەکانی کارەبا لای هاوڵاتیان و کاسبکاران وەربگرێتەوە، لە بەرامبەریشدا ئەوانەی ئارەزومەندانە قەرزەکان نەگەڕێنەوە بە بڕینی کارەباکانیان هەڕەشەیان لێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.